هێز و لایەنە سیاسەکانی هەر چاپاچی کوردستان ئەم دوو ڕۆژە بەڕاستی هاوخەم بوون. سەرەتای قسەکانم بە وەشەیەکی شەهیدی نەمر دکتۆر قاسم دەست پێکەم دەڵێ گەلێک ئازادی بووی دەبێت نرخی ئازادیش بدات. ئێمە کاتێک کە بوومەتە پێشمەرگە بڕیاری هەموو شتێکم داوە خۆم حاضر کردو بۆ ئەمانە کە منداڵم شەهید بێ ژنم شەهید بێ دایکم شەهید بێ باوکم شەهید بێت خۆم حاضر کردووە. بەڵام من پەیام ڕوو بە هەموو جیهانەوەیە جمهوری ئیسلامی جمهوری تروریستی ئێران ئەمەیە تروریستەکەی کە تو دەبینی ئەمەیە ئەو تروریستەیە کە تۆ لێ دەترسی ئەمەیە ئەم تروریستە کە لە خۆ پیشادانەکە بەشداری کردووە ئەمەیە ئەو تروریستەی کە پاسایی توی کوشتووە داوام هەیە ئەم پەیامە بڕوو بەلە هەموو خەڵکی جیهان بکات. ئەمە بەداخەوە شتەکە وەسفی ناکرێت. لە ماوەی دوو ڕۆژ دوو جاگم جێگە لە درێت بووە خەمەکەی خەمێکی قورسە ڕوو لە هەموو خەڵکی کوردستانمەوەیە خەڵکی بەشایفی هەموو جیهان ڕامەوەستن وڵاتە زل هێزەکانی جیهان یەکەتی ئەوروپا ئامریکا سەرک وەزیرانی هەموو جیهان ئەمەیە دەسەڵاتداریەکانیەوە ئەمەیە مافی مرۆڤ باسی یەکەن داوام لە یەکەتی ئەوروپایە لە وڵاتی ئامریکا هەیە لە ئێسرائیل هەیە هەڵسن چیتر ئەم زوڵمە قبول مەکەن ئەمە زوڵمێک نییە کە هیچ مرۆڤێ قبوڵی کات ئەمە بە من نەبێ بە هیچ مرۆڤێتر قبول ناکرێ ئەگە واقعەن دەست باسی زلهێزی و باسی بانفی مافپەروەرەکەن چیتر با و خەڵکە بێتوانە وەکو من ئاوەڕۆڵی شەهید نەبێت وەرن ئەو جمهوری ئیسلامیە دەکڵەوە خەڵکی ڕۆژهەڵاتکەنە داوانم لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی ئێران خەڵکی بەشەرەفی ئێران داوام لێتان هەیە ڕامەوەستن جمهوری ئیسلامی ئەمە یەکەم پلانی نییە و یەکەمین کردەوەی تروریستین یەکەی دەیکات داوام لە خەڵکی ئێران هەیە هەڵسن وەرن سەر شەقامەکان وەرن دەتوانن تۆڕەی خۆتان بوونن دەست لە هیچ مەپارێزن ئەمڕۆ نۆرەی من بوو دوو جەرگم لە دەردت بوو سپێنی نۆرەی ئێوەیشە سپاسان دەکەم. ئێستا لە دەنگی ئەمریکاوە پرسیارەکەم ئێستا بەڕنامەتان هەیە بۆ کوێ ببان چی بکەن ئێستا بەنامەوە لێرەوە دەیبەمە دادی پزیشکی داد لە لای داکی دایدێنم ئەوە چاوەڕێ بڕیاری سەرەوەترین ئەو کادەوان ئاگادارمان دەکەنەوە کە پێکەوە سەدە لەگەڵ پێکۆیە دەیانێژم لەیەکیان جا ناکەمەوە. چ داواکارێکی تر هەیە بۆ حکوومەتی هەرێم حکوومەتی عراقی ئاستی نێودەوڵەتی سپاسی هەرمی کوردستان دەکەم سپاسی خەڵکی بەتایبەت بە شەرەفی کۆیە دەکەم یەکەم کارە ساتی ئەو ڕووداوە کە بەسەر من هاتن بەدەمەوە بە نەخۆشخانەکانەوە بە کارمەندی نەخۆشخانەکان پلیس هەموو هێزی ئاسایش هاتن بەدەمەوە سپاسی تەک بە تەکی هێز و لایەنە سیاسەکان دەکەم لە ڕۆژهەڵاتی کوردستان لە تارانی پایتەختی ئێران لە هەموو شار و چوارپاشە کوردستان تەلەفۆنیان بۆ کردن سپاسی تەک بە تەکی ئەو دکتۆرانەی دەکەم کە لە ماوەم چەند ڕۆژە لە تارانەوە لەسەر ئەو منداڵە تەلەفۆنیان بۆم کردووە. چیتان هەیە بۆ حیزبەکانی ڕۆژهەڵات بەگشتی چونکە ئەم جارە و هێرشە بۆ سەر چەند حیزبێک بۆ بەگشتی چەند شوێنێک بوو چەند پارێزگایەک بوو داوام لە هێزەکانی ڕۆژهەڵات هەموویان پێکەوە یەکدەنگ بن یەکدەنگ و یەک هێزی نیشتمانی بەناوی هێزی پێشمەرگە پێک بێنن